میوانداری خاتونێکی دەستڕەنگینمان کردووە کە خۆی دیزاین و دیکۆریشنی نێو ماڵەکانەکە ئاری ڕەنگە بە شێوازێکی هێندە سەرنجڕاکێش ئەم دیزاین و دیکۆریشنە بکە کە ئەگەر ئێمە ئێستا کە ڤیددیۆکانمان دابۆزان و بینەرەکانمان بینی ڕەنگە زۆربەی زۆری خاتونەکانیش لە لای خۆیانەوە حەز بەم کارە بکەن ئەچینە لای خاتوو شۆخان محەممەد کە بەڕێزیان ئێستا لامان ئامادەن بەخۆی باسێک لەم ئەزمموی کارەکەی خۆیمان بۆ بکە خاتو شۆخانگیان سڵاو لێبێت و بانی بەخێر بێ خاتو شۆخان زۆر سپاس مەمنون سڵاو خاتو شۆخان با لە ئەزمموی بەڕێستانەوە دەست پێ بکەم چۆنی بۆ دەستت کرد بەم کارە و بۆ ماوەی چەندێکە ئێستا لەم کارەیە ماویتەوە و کار ئەەکەی و سەرەتا کە دەستت کرد بە کارەکە گران بوو بۆ تۆ یاخو کارێکی ئاسان بوو ڕاستە سەرەتا من خۆم لە کوردستانە پەیمانگەی هونەرە جوانەکانم تەواو کردووە لەبەرەوە تەنسیقکردنی ڕەنگەکان و وێران لە شتێکی کرێتیڤیتێتە شتێکی ئاسان بوو بۆ من شتێکی مەحاڵ نەبوو لەبەرەی پێشتر تەجروبەیەکم هەبوو بەڵام ئەتوانم بڵێم سەرەتا وەکو دێزاینەر وەکو ماڵ دێکۆڕیشن کە ئیشم تیا کردبێ لە ساڵی 2010 کە بۆ یەکەم جار خۆم خانوم کڕی لە نەرویجا چکە هەتا خۆت شتێک نەکی زیاتر ناچیتە ناو ئەو مەجالەوە ئیتر لە کە خانوەکەم کڕی تەمان لەوێ خانوەکان زۆر کۆنن پێویستی بە تازەکردنەوەیکی تەواو هەیە حتا ئەو ژنەی کە لە بانقەکە قەرزەکەی یامێ وتی زۆر کۆن دیارە ئەبێت چا بکرێ وتم خەمە نەبێ پلانێکی تەواوم بۆ داناوە هەر لەویەوە بڵین دەستم پێ کرد کە دەست بۆ هەموو ئەو موادانە بەرم کە پێشتر دەستم لێ نەبوو و تاقیب بکەم و دەست پێ بکەم ئیتر بە سەقف و دیواری فرێدرا و ئەوانش بەکارهێنیتەوە لە دیزاینەکانتان بەڵێ بەس لەویایە خانووەکە بە شێوازێک کۆن بوو کە ئەبووە بە ڕەنگ و بە دیوار و بە هەموو شتەکانیەوە هەر لەوێشەوە یعنی شوێنێک بوو کە بۆی ئەم هاوسەرەکەی ئێستەمە مناسی لەو ڕێگەوت کە ئەو کەمپانی هەبوو بڵین ئیشی خانوو تعمیرکردنەوەیە کرد کۆمەڵێ شتێک و دیواردانان و پەنجەرە دانان و شتانە لەوانەیە زەحمەت بێ من ناتوانم شتانەدانم ئەوانەی بۆ کردم بەڵامی تر یەکەم جار پێم وتم ئەتوانی یەک خەت لە وەرەقە لە بەردەمی منادانەی پێی سیر بوو تم بەزەونم بۆ بکە من خۆمەوەی تری دانێم یەک خەتی دانا کە هاتەوە هەموو خانووەکەم تەواو کردبوو بە تەواوەتی و بە سەقف و بە شێوازێک بەردرگاکەم دروست کرد بە دار و بۆ شتانە دراوسێنەرویجیەکەم وتی منەمێ هەمان شێوازی تۆ دووبارەکەمەوە ئەگەر پێت ئاسایی بێ وتم زۆر شتێکی ئاساییە و دیمە نیشانەکەی بەڵێ بەداخۆ ئەو کاتەکەی بەڵێ ئەو کاتە کە باسەکەم 2010 بوو یعنی ئەوەنە ئاکتیڤ نەبووم لەو بۆ شێوازی کە بچم شتەکان بەس هەمە بە پروسپێکتی پێڵێن لای ئێمە کە خانووەکە ئەفرۆشی هەمووتیایە چکە بە دوای ساڵێک ئەوەم فرۆشت و توانیم قازانجێکی زۆری لێ بکەم چونکە کە تۆ چاکی ئەکەیت و دوای ئەیفرۆشی تۆ توانێ بە شێوازێکی بەرچاویش قازانجی دەکەی چونکە شتەکە تۆ زۆر بە کۆنی کرد و دوای زۆر بە فرێش و جوانی کردو بە ئیش ئەو کاتۆکو خۆم بۆ خۆمم کرد بەڵامی تر لە دوای ئەوە بەڵێ پلانمان بۆ دانا و لەگەڵ هاوسەرەکەم و ژیانمان دروست کرد و ئیتر بوو بە ئیش بەشێک لە ئیشکردنی ئێمە باش خات و شۆخان ئەو شتانەی کە ئێمە ئیبینین لە ڤیددیۆکانە زۆربەی زۆری لە لای خاتونەکان وا باوە کە ئەمە ئیشی پیاوە ئەم بابەتانە ئەبێ پیاو بیگرێ بەدەستەوە یعنی چۆنی تۆ لەگەڵ ئەم ئیشە خۆت گونجان چۆنی وات لەم ئیشە کرد کە ڕەنگە ئێستا چەندین خاتونی تریش حەز بۆ بکە کە ماڵەکەی خۆی لە ڕێگەی دەست و پەنجەی خۆیەوە کە چاکی بکات ئەو ئەگەر ماڵەکەی کۆن بوو بە هاوکاری لەگەڵ خێزانەکەی لەگەڵ هاوسەرەکەی هاوکاری یەکتری بکەن ئەگەر باسێکمان لەم ئەزمونە بۆ بکەیت چۆنی بوو ئەو شعوری تۆ یەکەم جار کە دەستدا ئەو ئامێرانی کە لە پێشترا پیاوان بەکاری هێناوە من خۆم وەکو پەرسۆنلیەتە شخصیەتیش کەسێکم تۆزێک فزوولم حەزەکەم کە شتێکی تازە ئەبینم زوو دەسی بێمە و تاقی بکەمەوە ئەمجا هەستەکەم ئەو ماوادانی من بەکارێنم و ئەمێرانیم بەکارێنم بە دەرنیە لەوەی هەر ئافرەتێکی تر توانێت بەکاری بێنێ شتێکی زەحمەت نییە ئەگەر سیریکی تو ئەتوانی تۆش بەکاری بێن بزەوەی ئێمە لە مێشی خۆمان ئاسەکەم گەورەمان کردووە ئەمە هی پیاوە ئەمە ئیشی منیم لە نەرویجە ماوادانە هەیە لە کوردستان نیامووی هەیە بزەوێت ئەو دوای باسی لەسەرواکەم هیچ شتێک لە ماوادانەکەم بەکارێنم ئەوە نییە بڵێ لێرە نییە هەمووشی هەموو ئافرەتێکۆکو من ئەتوانێت بەکاری بێنێ هیچی کە بینی شتێکی زۆر زەخم و گەورە نیە تەنها لەوانەیە پێویست کە تۆزێک بەکارهێنانەکەی بزانی دو سەرەتا ئیترە توانی بۆ شێوازە بەکاری بێنی ئەگەر خۆ مێشک بێت چکە من شتێک ناکەم کە لە توانای جستەیی منانە بێ وەکو ئافرەت ئەوانەی کە بەکاری ئێرم هەموو لە توانای جستەیی من بەکارهێنانەکەی سوود لە چیە بینیت
بۆ ئەو فکرانەی کە تۆ لە مێشکتایە وەکو دیزاین تۆ دیوارێک لە ژوورەکە تا حەز ئەەکەی بەو شێوازە بگۆڕێکە خۆ دەتەوە من خۆم کەسێکم حەزەکەم کە شتێک دروست ئەەکەم لێی کەسی تر نەچێ واتە ئەو بیرۆکانە بیرۆکی خۆتن ئەوە نیە بۆ هەیە سوود لە یوتیوب وەرەگرێ لە ئینتەرنێت وەرەگرێ دیزاینێک شتێک دەستکاریەکە ئەیگۆڕێ ئەمە نیە لای تۆ ئەزانی چۆنە هەموو کەس ئینسپراسیۆن وەرئەگرێ تۆ ئەچی سێ شتێکی بەڵام کۆپیکردن بەلای منەوە شتێکی خۆش نییە لە برێگە تۆ کۆپیت کرد یعنی تۆ خۆتی چ نەکرد وەکو خۆت ئەتوانی ئینسپراسیۆن وەرگری بەس تۆ خۆت شتێک بکەی خۆت بێ شتێک دروستکە کە جیاواز بێ گۆڕانکاری تیا بێ بەڵێ باشە بۆ فکری دیزاینەکان و دیکۆڕیشنەکانی کایکەیت هیچ بابەتێکی زانستی خوێندووتە پێشتر لەسەر یاخود تەنها ئەزمونێکی خۆتە ئەگەر هێشتانەت خوێندووە مادام ئێستا لە ئێستا کردوتە بەکار لەگەڵ هاوسەرەکەت هیچ بەرنامەیەکی وات هەیە کە زۆرتر بچیتە ناو ئەو مەجالە و بخوێنی بۆی بەڵێ چەند کۆرسێکم خوێندووە هی ئۆنلاین لەوێ لەبارەی ئینتریۆر و دێکۆڕاسیۆنی ماڵەوە و هەروە خۆشم حەزم لێ وەکو مەکتەب بچمە ئینتریۆر دەزاین بەڵام تەنها لە ڕاستیە من ئەوە توانم هەروەکو هیواتێک بەکاربێنم چونکە وەکو ئیش تازە من لە مەجالەکەیان ئیشی خۆمانەکەین یعنی ئەوم خوێندبیانە خوێنبێ من تەجروبەیەکی زۆرم هەیە لەو مەجالەیە دوو شێواز هەیە لە هەموو مەجالێکە مەجالێکی خوێندن مەجالێکی تەجروبە من ئێستا ڕاستە کۆمەڵی معلوماتی زۆر مێچکۆم کەسێکم زۆر ئەخوێنمەوە لەو مەجالە ئۆپدەیتی زۆری خۆم ئەکەم بە بەردەوامی لەبارەی هەموو ستایلەکانەوە لەبارەی مشتەکانەوە و لەگەڵەوە بە عەمەلی لە ناویان کە تۆ بە عەمەلی لە ئیشەکانە بووی بە بەردەوامی لە تازەکردنەوەی خۆتای لە هەموو ستایلەکان ڕاست باش دوایین پرسیار لای منەوەیە کاتێکم دیزاینە ئەهێنیت و لە مێشک تا دروستیەکەی ڕەنگەکانیش لە مێشک تا دیاریەکە یان لە شوێنی کارەکە بڕێرەدی ڕەنگەکان دەستکاری هەموو کات پلانێکی تەواو دانم پێشوێ بکەم جاری وهەیە سێ جار پلانەکەم ئەگۆڕم بۆ ئەو شێوە ئەو دیوارەکە چی لێ بکەم چونکە بەلای منەوە پلاندانان گرنگترین شتە کە زۆر کات جۆم لێ بووە لەوانەی ئێرە کە بنامم بووە کە شتم بۆ سێکی خانۆکی دروست کردووە پلانیوی نییە شتا شتەکان چۆن دانێ ئەمە لای من زۆر زۆر ڕێنماییژەی بە خەڵک ئەبێ پلاندانان زۆر زۆر گرنگە ئەگەر پلانت دانا ڕێک ئەو شتی لەناو مشکی تۆە تۆ دای ئەنەی لەویان زۆر باشە جا حەزەکەم وتەی خۆت بە خاتوونەکان بڵێ وتەی تۆ چیە بۆ خاتوونەکان بەتایبەت بۆ خاتوونانەی کە ڕەنگە زۆربەی کار هەبێت تا ئێستا لە لای ئەوان کارێکی پیاوانە بوو بێ بەلای ئەمانەوە وترابەکە ئەم کارە بۆ ژنان نییە وتەی تۆ چیە وەکو دواوتەی خۆت من تەنها ئەوە ناڵم هیچ شتێک بەدەر نییە لە توانای ئێمەش وەکو ئافرە دەتوانی زۆر شت بکەین من ئێستا شان بەشانی هاوسەرەکەم کە ئەو ئیشی خانووەکە بەرەبەراتمە ئیشە قورسەکانیشەوە هەموو شتەکانی لەگەڵەکەم و هەستەکەم یعنی منیش وەکو ئەو زۆربەی شتەکان ناتوانم بکەم لە بەرەو پێویست ناکە ئەو شتە لە مشکی خۆمانە دروستکەین ئەمە ئیشی پیاوە ئەم مەوادانە لای من نییە ئەو جۆی بۆ ڕەخساوە من ئەم جۆوەم نییە بەڕای من هەمومان وەکو پیاوەکو ژن ئەو فکرە نێگاتیڤانە لە مشکی خۆمانە دروست نەکەین لەبەر هیچ شتێک مەحاڵ نییە هەموو شتێک دروست دەکرێت گەر خۆت بتەوێ کاتێک من لە پەیمانگا بووم ساڵانێکی زۆر بوو کە اقتصادی کوردستان بە شێوازێک بوو مەوادمان نەبوو لەسەر مقەبا و خەڵوز و نازم کۆمەڵی شتی زۆر بەسیط ئیشمانەکە لەبەر ئەمانیش ئیش بکەین لەبەرەوە من لەو باوەڕام ئەگەر کەسێک بێ ئیشی خۆی هەرەکە پەیوەندی بۆ نییە ئەمە لە کوردستان نییە و لا وڵاتێکی تر بەردەستەوەکو باوەکە من مادی زۆر جوانترم لە ڕۆژەوە لێرە بینیوە کە حەزەکەم بەڵام ئەوانە لە بەردەستی نابە کەس پێی نەوتی لە کوردستان بێ خەریکی دیزاین بیان شتێک ئاسایی وەکو ئیش ینی تۆ وەکو پیشە سەیریەکەی بۆ ناگە کەسێک بێ دیزاینی ماڵەکەی پێش بە تۆ ببەستێت زۆر پێم وتراوە وەکو ئیش بەڵام من هەمیشە جواب بماوەتەوە من یارمەتی هەموو کەسێکەیەم بەبێ بەرامبەر لە بەرۆی منە شتم نەکردو بوو ئیش کە یارمەتی خەڵک بمە بۆ بەرامبەر نەبێ ینی بۆ نەیکەی بە پیشەیەک بۆ لە بەرۆی من خۆم ئیشێکی خۆمم هەیە هەستەکەم پێویستم بەوە نییە ئەوە بکەم بە کارێک بۆ خۆم لە بەرۆی بە جدی کاتیش نامێنێ بۆ خۆم ئەگەر وای لە بکەم بەڵام بە پێی توانە ئەوەی کە داوای یارمەتی کردبێ بە دڵنیاییەوە یارمەتی ماوە لێرەش زۆر پیان وتوم بەڵامی تر کارەکە و کۆمەڵایەتیەکە و خێزانیش ناتوانانی سەردانی هەمووی بکەیت و بەس بە پێی نامە و سەوتی و کۆمەڵەشە توانیمە دەست و چاو خۆش ئەمە دیزاینەر و دەزڕەنگی منڵام دیزاینەر و دەزڕەنگی دەستە خۆش بە سپاس بۆ تۆ بە هیواین ئەم نمونێ بێتە نمونەیەکی باڵا بۆ خانمانی ئێمەش بەهیوایەوە شت فڕێمەیان فڕێمێن کاکە دادە فڕێمێن بۆ خۆداڵمان بۆ شتێکی تر دروستی بکەنەوە بیڕازێنەوە بۆیکەنەوە تازیکەنەوە وای خاتە شۆخە بەتاکید من خۆم کردومە لە ڤیدۆکانمان تیاتی دووبارە سپاس بۆ دەستە خۆش